مێریتی مۆدۆ لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی خەریکی ئامادەکاری ئەو دیاریانن کە کڕیارەکانی بۆ فستیواڵی هندی دیپەواڵی داوایان کردووە. خواردنەکان بە تامی سوێر و شیرین لە کراکرەوە بگرە تا دەگاتە نوقڵی نارگیلی ئامادەکراون. هەموویان لە سەرەتاوە لە ماڵی دایکی و لە چێشخانەی چەند هاوڕێکی دروستکراون. ماوەی 8 ساڵ بازرگانیە وەرزیەکەی سێری سەبەتەی دیاری دابین دەکرد بۆ خێزانە ماڵزیایی و کۆمپانیا ناوخۆیەکان. So I go to the corporate companies, show some samples. من دەڕۆیشتم بۆ کۆمپانیاکان و چەند نمونەیەکیان نیشان دەدا و ڕێگەم دەدا تامی خواردنەکە بکەن پێشەوەی بیکڕن، بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆرۆناوە نەمتوانی ئەو کارە بکەم. فرۆشتنەکان بەهۆی قەیرانی ئابووریەوە زۆر کەم بوونەتەوە، بۆیە ئەو بەختی خۆی تاقی کردەوە و نزیکەی $1000 ئەمریکی تەرخان کرد و وێنەگرێکی پرۆفشناڵی بانک کرد تاوەکو ماڵپەڕەکەی باشتر بکات و ڕێکلام بۆ شیرینیەکانی بکات لە ئینستاگرام. بازرگانیەکەی بە تەواوی گۆڕا. ئێستا 3 ساڵی ڕابردوو داهاتی هەیە. The main reason why I did professional videography and photography is because بۆ کاری سەرەکی ئەوەی کە من ڤیدیۆ و وێنەی پرۆفشناڵم بۆ کارەکەم بەکارهێناو، بۆ ئەوەیە کە خەڵک ناتوانن دەست لە بەرهەمەکە بدەن و هەستی پێ بکەن، بەڵام دەیانەوێت باشتر بەرهەمەکان ببینن بۆیە هەست بکەن کە بەرهەمی دروست بۆ ستافەکەیان دەکڕن. ئەمە چیرۆکی سەرکەوتنێکە لە سەردەمێکدا کە زۆرێک لە کارداریەکان لە ئیستادا بەهۆی قەیرانی ئابووریەوە تووشی گرفت بوونەتەوە. هەموومانە دەگەڕێتەوە بۆ عەقڵ و ئایدیای خاوەنکارەکە. یوهندرا نەیدار توێژەر لە پەیمانگای دیموکراسی و کاروباری ئابووری دەڵێت دەبێت خاوەنکار و پیشەکان بازرگانی خۆیان بگونجێنن لەگەڵ کات و گۆڕانکاریەکاندا. ئەگەر ئەوان ئامادە بن ئەو گۆڕانکاریانە ئەنجام بدەن کە پێویستە بۆ مانەوە و ڕاگررتنی پەیوەندیەکان لەگەڵ کڕیارەکاندا، ئەوە دەتوانن پیشەکانیان زیندوو ڕاگرن. so I think when there is پێم وایە کاتێک کێشەیەک هەیە پێویستە چارەسەرێکی بۆ بدۆزینەوە، بۆیە لێرەش بە هەمان شێوە کاتێک کە دۆخەکە گۆڕا پێویست بوو بەڕاستی بە دوای بژاردەی تردا بگەڕێین کە چۆن بتوانین بەرهەمەکانمان باشتر نمایش بکەین و ئەمەش هەمانە شتە بوو کە لە ڕاستیدا کردمان. سەری کاتێک ڕێگای بەردەمی لەگەڵ کڕیارەکانیدا داخرا، ڕێگایەکی دیکەی دۆزیەوە. هەر لەبەر ئەوەش بوو کە بازرگانی ئیمساڵی بۆ ئەو وەک تامی بەرهەمەکانی شیرین بوو بۆی.